الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەتان لێبێت. واجارێک کرد لە بەرنامەی شیرینچال لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوە بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە بۆ پێشکەشکردنی بەشی حەوتەم و کۆتایی لە باسەکانی خوتبە و وتاری هەینی. هیوادارم ئەم بەشی کۆتاییە و ئەڵقەی حەوتەم جێگەی ڕەزامەندی ئێوە و سەرجەم خۆشەویستان و بۆ لە پێش هەمووانەوە جێگەی ڕەزامەندی خوای گەورە بێت. بە چاو ڕاو ڕووپۆشی ساڵەهای شکستی معنەوی و ئەخلاقی لە ناو میلەتێکی موسڵمانە ناکرێت، هەر لەبەرەوە لە دۆخی لێکترازان و قوڵبوونەوەی کێشەقوڵەکانی ناو جیهانی ئیسلامی و موسڵمانان و لە هەمان کاتا شەڵاوێکی ڕێکخراوی بەرنام بۆ ڕێژراوی 100 ساڵەی دوژمنانی ئیسلام نابێت بە کێشەی لاوەکیەوە خەریک بین. یەکەم خاڵی تێگەیشتن و هەوڵی چارەسەر بە ئەندێشە و عەقڵێکی فراوان و دڵێکی زۆر پڕ لە شەفەقەت و مەحەبەت لازمە بازنەتەسکەکانی جیاوازیەکان تێپەڕێنین و میلەت و گەلی موسڵمان بە هەموو چینەکانیەوە بە براو خوشک و هاوڵاتی و موسڵمانی لە من باشتر سیر بکەین و قەناعەتی قەلبی و ئیمانیمان ئەوە بێت و ڕاز بکەین لە خۆشویستنی خەڵکیە هەتا ڕاستی دەستمان بگرێت بۆ دۆزینەوەی ڕووناکی و دەروازەی ئەو سەری تونەین. بەناوی خۆی گەورە میهرەبان دانەریزەی و ڕاگری ئاسمان، درود و سەلام لەسەر گیانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. زۆر سوپاس بۆ جەنابەت بۆم کەناڵە بەڕێزە بۆ ناونیشانی بابەتەکە. حەقی خۆیەتی ئێمە لەسەر بابەتی وتاری جومعە زیاتر و زۆرتر وەکو دەڵێی مەودایەکی فراوانی بۆ بڕەخسێنین، چونکە بەڕاستی یەکێک لە سەرچاوەکانی زانیاری کۆمەلگای ئێمە، سەرچاوەی معریفی کۆمەلگای ئێمە، سەرچاوەی بڵێن عیبادات و خواپەرستی کۆمەلگای ئێمە، سەرچاوەی ژینگە و بیئەی کۆمەلگای ئێمە، حتا دەگاتە سەرچاوەی بوارەکانی تەندروستی و بواری کۆمەڵایەتی و بواری حتا دەگاتە سیاسیش بۆتە مینبەری مزگەوتەکان کە بۆتە مینبەری مزگەوتەکان بەڕاستی حەقی خۆیەتی ئەم بابەتە هەم مامۆستای ئاینی و بڵێم هەم ئەوانەی کە جێگرن زۆر زۆر لەسەر ئەم بابەتە بوەستن تاوەکو ئەو مەرکەزە ئەساسەی کە مەزدەرێکی سەرچاوی معلومات و زانیاریە کۆمەلگا بەرەو پێش ببا. هەر کاتێک مینبەر پاشەکشەی کرد لە عەقڵ، لە توانە، لە فکر، لە بڵێن تەنزیر، لە ئێرشاد، لە پەروەردە، لە بوارەکانی تر بێگومان ئەوە کۆمەلگا بە پاش دەکەوێت. یەکێک لەو خاڵانەی کە ئێستا بۆتە گرفتی گەورە کە خەڵکی مە وەکو دەڵێ موسڵمان بەگشتی تووشی لاوازیەکی زۆر بووین، تووشی پاشەکشەیەکی زۆر بووین لە هەموو بوارەکانی سەرەتا، بواری فکری و پەروەردەی و تعلیمی و بوارەکانی فەلسەفی و بواری فەرهەنگ و بوارەکانی تاریخ و مێژوو تا دەگاتە ثەقافە و شارستانیەت. ئەو بێگومان سەرچاوی هۆکاری ڕئیسی یەک لە سەرچاوەکان مەسەلەی سەعیفی وتاری مینبەرە. سەرڕای ئەو ژێمە پاشەکشەیەکی گەورەمان کردووە لە ڕووی سەناعەت و تیجارەت و زەراعەت و ئەو مەسائلانەش. بەڵام تۆ هەر وەرە بوارە معریفەکەی تەماشا بکە، خەڵکی ئێمە بەڕاستی دەتوانین بڵێن زانیاریەکانیان لاوازترە زۆر زۆر لە خەڵکانی ئەوڕۆ کە دەبینی لەسەر شاشە و لە ئێلامەکانە. ئەمەش بۆ چی دەگەڕێتەوە؟ بۆ ئەوی دەگەڕێتەوە کە بەڕاستی وتاری مزگەوت وەکو پێویست نییە. بۆچی وەکو پێویست نییە؟ لەبەڵ کۆمەڵێک ئەسباب. سەبەبی یەکەم پێم وایە لۆ مامۆستایانی ئاینی خۆیان دەگەڕێتەوە کە ئێمەی مامۆستای ئاینی وەکو پێویست لەگەڵ ئەم عەسڕ نەمانتوانی و هەڵبکەین. و عەسری تەکنەلۆژیا و عەسری بڵێن تەقەنیات و عەسری شۆڕشی زانیاری ئەو عەسرە نییە کە تۆ کاتی خۆی بە کتێبێک توانای ئەوەت هەبووە لە مزگەوتێکە یا لە دێیەکە یا لە شارێکە بتانی قەناعەت بە خەڵکی خۆت بینی بەو معلوماتەکەمەی کاتە. ئێستا دنیا گۆڕاوە، هەموو تاچێک هەموو گەنجێک بە یەک کلیکی کۆمپیوتەر دەتوانی زۆرترین معلومات لە هەموو بابەتەکانی کە تۆ بە تەمای باسیکەی کۆی بکاتەوە. کەواتە ئەتو لۆ ڕائیدی، لۆ پێشەنجی، لۆ قائیدی، لۆ مرشدی، لۆ منەزیری لەبەرەوە تۆ لەوی بەتواناتری تۆ دیراسێکی وردت هەیە، تۆ نەخشە ڕێگات هەیە،
تۆ هەدەفتێ بەڵام مامۆستای ئاینی تەبعاً بە شکلی گشتی ناڵێن بە نسبی دەڵێن بەشی زۆرمان بەڕاستی ئامانجمان لە وتار نییە. خاڵی دووەم کەواتە خاڵی یەکەم لاوازی و تاری ئاینی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەڕاستی وەکو پێویست خۆ ئامادەکردن نییە. دووەم بەڕاستی وتاری ئاینی یەکێکە لەم خاڵانەی کە تۆ بتوانی هەدەفێکی گەورەت لە پاڵەوە هەبێ نەک لە چوارچێوەی پیشە و حرفە بێ، چونکە یەکێک لە کارەساتەکانی دەسەڵاتی ئەلمانی کە بەسەر مامۆستا ئاینی و مەلای داهینا ئەوە بوو کە مامۆستای ئاینی کردە مۆزەف، کە دەڵێ مۆزەف واتە دەبێ وەکو کارمەندێک هەستی دانیشی بڕۆی بنووی قسە بکەی قسە نەکەی، ئەوە لە هەموو حڕیاتی کەسایەتی لە بواری ئستنباط، لە بواری عەقڵ، لە بواری ئرشاد، لە بواری تێگەیشتن دادەڕنی. بۆیە ئەو کاتەوە ڕقەیەکت بۆ دەنێری، عنوانێکت بۆ دەنێری، ناوەڕۆکت بۆ دەنێری، دەبێ ئاوە بڕۆی. اینجا ئەوە کارەساتی گەورە پێشی ئەوی لە مامۆستای ئاینی دروستکە لۆ ئەم میلەتە دروست دەکا، لەگەڵەوەشە بەڕاستی میلەت ئاگاداری ئەو بابەتە نییە و پێشی ئەوش بۆ حکوومەتەکەش دروست دەکات، چونکە ئەم حکوومەتە دەبێتە حکوومەتێکی لاواز، چونکە سەرپەرشتی کۆمەلگایکی لاواز دەکا. ئەم کۆمەلگا لاوازە ئاستی ثەقافی و فکری و بڵین بوارەکانی حەضاری دوا دەکەوێت زۆر. مامۆسا ئەو ئوفقە گەورە و فراوانە کە لە ئاەتەکانی قورئانە بێ موسڵمان وەری بگرێت، ئاوا ڕەحمەت بێ بۆ هەموو دنیا. یعنی بۆ ئێمەوانین، بۆ ئەو ئوفقەمان ون کردووە، بۆچی ناتوانین بەڕاستی لە ناو ئەم ڕەحمەتە للعالەمینا بژین؟ بۆ ناتوانین شتی بچووکمان پێکرێ بۆ سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەخلاقیاتی ڕەسوڵ اللهمان پێ ناکرێت. ئەکرێت یعنی کۆمەڵی سنەتی ظاهری جێبەجێ بکەین، بەس بۆ ناتوانین دوو لە ڕێژەنابەت درۆ تەرک بکەین، بۆ عیادەیەک نابینین خاص بێ بە تەرککردنی فیتنەی خەڵک فێری ئەوە بکە. یعنی ئەم نەخۆشی قورسانە کە لە ناو ئێمەی موسڵمانە هەیە، ئەمە دەست بۆ شتە ئاسانەکانە بین، لە شتە ئاسانەکانە یعنی ئەتوانین بڕۆین، بەس ناتوانین بە عەکسی تەیاری ئاوە مەلە بکەین. ئەم مەلەکردنە ئیمان ئەمەی لە ئێمە هەبێ، بۆ ناتوانین وابین. بەڵێ فەیلسوفێک قسێکی زۆر جوانەکە، ئەڵێ چی؟ ئەڵێ باوەڕبوون بە خودایەکی ڕق مرۆڤی ڕق دروستەکە، باوەڕبوون بە خودای میهرەبان کەسی میهرەبان دروستەکە. بۆیە باوەڕ بکە بەشێکی بەرچاو لە موسڵمانان وێنای خودایەکیان کردو لە مێشکانە. خودایەک ڕەحمەت نییە، خودایەکە سزادەرە، خودایەکە تووڕە، خودایەکە گورژ و مۆن، خودایەکە هەمیشە بەدووی هەڵەکانە ئەگەڕێ لەبەرەوەی پەلی خەڵک بگرێت و بیخەتە دۆزەخەوە. باشە بڕۆ سیری قورئان بکە، چەمکی ڕەحمەت، چەمکی ڕەحمانیەت چەند بەرجەستەیە، چەمکی عەذاب و سزا چەند کەمە. بەڵام ئێمە چەمکەمەمان زاڵ کردووە بەسەریا، بۆیە تونین، بۆیە ڕقین، وەزانی بەس تەنها خۆمان حەزەکەین هەرچی مرۆڤە هەمووی بچێتە دۆزەخەوە، هەمووی بچێتە دۆزەخەوە. خوا گوێ لەم ئاەتە و لە قسێکی عەتاری نیشابوری بگرە قوڵە، باوەڕ بفەرمەوە کەم جارە من ئەو ئاەتە نەخوێنە و نەمگرێنێ. ئاەتی 14 سورەتی جاثیە کە فەرمێ قل ئەمر للذین ئامنوا، بۆ گشت بڕوادارێک ئەبێ، گشت بڕوادارێ ئەم قسان پێ بگە. ئەی خوایە چی ئەوە گەورەیە بە تایبەت فەرمانە کردو خۆشەویستەکە عەلەیهی السەڵاتو وەسەلام بگەێنتە گشت بڕواداران. قل للذین ئامنوا یغفروا للذین لا یرجون ئەیام الله. سبحان الله، لەگەڵ ئەو کەسی کە باوەڕی بە زیندووبوونەوە و دوا ڕۆژ و ڕۆژەکانی خوانیە، یعنی باوەڕی بە خوانیە، لێبوردە من لەگەڵیانە. تۆ تەسەورەکەی لە شەڕە لە ئوحودە پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام کوسیرەت ڕوباعیەت و شەریفە، 4 دانی شەهید کرا. وانە اینجا دوای ئەوە دەموچاوی برینار کرا، ڕوومەتی مبارەکی برینار کرا، خوێنی لێ ئەچۆڕە. پێغەمبەر دەستی کرد بە گریا، زۆر گریا. پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام دەستی بەرز کردەوە، سەحابەیان نزانێ سە دوعای لێکا، خوای گەورەم ویان لە ناو بچێ. فەرمووی لەقەد اشتد غضب الله على قوم كلموا وجه رسول الله. خوا زۆر تووڕێ لە کەسانێک و قەومانێک دەموچاوی پێغەمبەرەکان برینار کردووە. اللهم اغفر لي قومي فإنهم لا يعلمون. خوای لیان بۆ بۆری، یعنی زوڵمیان لە من نەکردووە، کردنیان ئازادی. باشە بابەتی ئیمان و کوفر جیاوازە، بابەتی
مافی شخصی جیاوازە بۆی نییە داوای مەغفرەت بۆ شرکیان بکە بۆ کوفریان بکە بڵێ خوایە ئەمە مشرکن بەڵام هەر لیان خۆش بە نا بەڵام سێرەکە سەمیا لەم خوایە بەبوونی من و لە ناویان نەبی یا ڕەبی خوایە لە ناویان نەبی خوایە لە ناویان نەبی ئەمە چ گەورەیەکە ئیبن مەسعود ئەفەرمێ چی ئەفەرمێ کە ئەو لە حەزەم بینی پێغەمبەر دیمەنی پێغەمبەرێکی دیکەی هێنایەوە بەرچاوم کە خۆی باسی کردبوو قەومەکەی ئەوەندەیان لێدا بوو تا بورابوویەوە تەوا ئاگەی لە خۆی نیە بوراوەتەوە ئەو پێغەمبەرە کە باگات یەکەم قسە لەسەر زاری بێتە دەرەوە اللهم اغفر لقومی فإنهم لا يعلمون بەبەسی نوح پێغەمبەر عليه الصلاة والسلام باش ئەمە چ گەورەیەکە بەڕاستی مامۆستایانی ئاینی تا ئێستا زیاتر لە چوارچێوەی مێژوو دەسوڕێنەوە واتە نەهاتووینە سەر واقع طبعا مێژوو شتێکە و واقع شتێکی ترە ئێمە شانازی بە مێژووی خۆمان دەکەین بەڵام بۆ ئەوە نا کە بیکەینە واقعی ئەوڕۆ چونکە مێژوو بڵی کەڵەکە بوونێکی کە لە پووری گەورەی ئێمەیە دەکرێ هەندێک سوودی لێ ببینین بەڵام ناکرێ تۆ لە واقعی ئەوڕۆدا چارەسەری بە مێژووی کەسەکان بکەیت چونکە فەرقەیە لە بینی قورئان و سونە و لە بینی کەلەپووری ئیسلامی قورئان و سونە ئەمە دینە کەلەپووری ئیسلامی تێگەیشتنە لە دین ئەو دەچی لە دین دوور کەوتۆتەوە مامۆستا ئەینی بەشی زۆرمان لە ئەسڵەکە دوورکەتینەوە کە قورئان و سونەتە ڕاستە بە زوبان دەڵێن قورئان و سونەت بەڵام تەماشای ناوەڕۆکەی کە ئەوە نییە دێنە سەر کەلەپووری ئیسلامی کە تێگەیشتنە لە دین مەفروزە ئەو قورئانە کە بۆ سەردەمی سەحابە ڕزای خوای لێبێ کە نەهزەیان پێ دروست کرد عەقڵیان پێ دروست کرد ئێرشادیان پێ دروست کرد ثەقافەتیان پێ دروست کرد حەضارەتیان پێ دروست کرد بەو قورئان و سونە بوو دەبێت تۆ بێجارێکیکە وەکو ئەو لەو قورئان و سونەی ئێستا واقعی خۆتی پێ چارەسەرکەی گرفتی گەنجی خۆتی پێ چارەسەرکەی گرفتی هەرزەکاری پێ چارەسەرکەی گرفتی کۆمەڵایەتی پێ چارەسەرکەی گرفتی تەواوی سێکتەرەکانی ژیانی پێ چارەسەرکەی ئەگەر تۆ نەتوانی ئیستنباط لە ئەحکام بکەی لە قورئان و سونەت بکەی بگەڕێەوە بە ئیستنباطی عولەمای پێشوو هەمان قرار بۆ ئەو ڕۆبدەی تۆ غەڵەتی هەر بە پێی قاعیدەکانی کە عولەمای پێشوو داهێنایە تۆ غەڵەتی نەک بە پێی قاعیدەی من و ئەوەش معنای ئەوە نیە ئێمە کەلتوری خۆمان بڵێ لا بدەین نا ئەمە شانازی بە کەلتوری خۆمان دەکەین بەڵام یەک فەقیهمان نییە یەک مجتەهیدمان نییە یەک عالیممان نییە بڵێ من فیقێک دەنووسمەوە ئیستنباطی ئەحکامێک دەکەم بۆ 1000 ساڵی دوای خۆشم نا هەموو کەس پێویستە بێ لە خۆیەوە لەو سەرچاوانە هەڵێنجی والله بە شێوەکی گشتی با بڵێن حەزەکەم دایمەن وتارەکانیان دوور بن لە سیاست ئیمانی بن بۆ ئەوەی مسلمانان هەموو تێگڕا بەبێ جیاوازی هەموو شارەکانی کوردستان یعنی بۆ شعنبوونەوەی ئیمانیان بەڵێ یعنی مسلمان جیایە لە ئومەتەکان کە لە ملەتەکانی دیکە یعنی بەڕاستی ئەگەر وتاری جمعە بێتن خەڵک یعنی بڕوا بکە زۆر بەرەو خراپی ئەڕوا بەرەو بێ ئیمانی ئەڕوا وەختێک کە وتاری جمعەت گوێ لێ بێ کاکە نۆر جەنابەت ئەتوانی کۆمەڵشتی لێ هەڵ بگریت و لە ماڵەوە باسی بکە یان لای خزمت یان لای مناڵەکانت بێگومان ئارێ وەڵا زۆر جار من خۆم کە جۆم لە وتارەکە بێت یعنی تەسیرم تێکە ئیمانم شعانە بێتەوە کە ئەچمەوە ماڵەوە ڕێک بۆ ماڵ و مناڵەکەی خۆم ئەجێڕمەوە یعنی هەم ئەمەوێ نەسیحەتی ئەوانش پێ بکەم بەو وتارە وتارەکان شەرعی شەرعی ئەوەی پێغەمبەری صلی الله عليه وسلم چی گوتیە ئەوی بێنە مثلا دليل المسلم أخو المسلم لا يظلمه ولا يسلمه ومن كان في حاجة أخيه كان الله في حاجته ومن ستر عن المسلم كربة ستره الله كربة من كربات يوم القيامة يعني دبي إسلام يقدر بقري نابي فرق بكلمة بين عربة وكردة وتركمانة ونا يقدر بقري مساعدة يقدر بكن حتى خواش مساعدة يمقوك اگر يقدر ينقر مساعدة يقدر ينكن معناها خواش مساعدة يمقوناك لو تارك إننا ليس بالظلام للعبيد لو تاركاني جمعي استر رازي جنابت بلي هري والله رازي ما من خانقاي او ما لا يزور زوان دلي لخانقاي نوجدك ملي انا اما لا باشا دائما شريعتي دلي وخلاص براها لا شريعتين فريق
خوا چی گوتیە پێغەمبەر چی گوتیە ئەوی بلێ ئەویت کە هەموو فشێ ئەمە ئەوی لە خوای نەبی ئەویت کە سنیە دنیا بەخۆی دوو ڕۆژ ئەمرە ئەوەیە. ماوسە چەند زەرورە ئەم ڕەحمەت بوونە بەڕاستی جارێکتر پێشکەش بە موسڵمانان بکرێتەوە فێر بکرێن لە خوتبەکانی جومعەیە لە مەوعیزەی تاعی و بانخوازەکانە چەند زەرورە ئەم تەعایشە فێری خەڵک بیری خەڵک بکرێتەوە چەند زەرورە ڕەحمەتە للعالەمین و سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زانایەک ماوسە شتێکی جوان ئەفەرمێ ئەم 100 ساڵەی کۆتایی بەهۆی ئەو داگیرکارە فکری و عسکەری کە جیهانی ئیسلامی بینی بەهۆی ئەو دواکەوتنی کە وڵاتانی موسڵمانان تێکەوتن بۆ هۆی ئەوەی کە حتا دەستکاری تەفسیری ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شێوازێکی تر بکرێ ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە شێوەیەک نووسرایەوە چونکە لە ژێر زەختی هەیمەنەی غەربە مسلمانەکانی جوان نووسیانەوە ژیانە و سیرەیەکی تەنزیمی سیاسی عسکەری دژایەتی غەربی پێوە بینرێت تا ڕەحمەتە للعالەمینەکەی دەربکەوێت ڕەحمەتە للعالەمینەکە زۆر شاراوەیە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەم سیرە لەم عەسرەیە هەر ئەم جۆرە ئینسانانە بەرهەمەهێنێ کە حتا بە نیەتی باشیش کە ئەمە کراوە بەڵام خەڵکی توندوتیش بەرهەمێنێ خەڵکی تند دروستەکات لەبەرەوە چەند زەرورە ئێمە جارێکی تر سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ناو ئێمەی موسڵمانان بە ڕەحمەتە للعالەمین بیبینەوە جارتر ئاوا پیادە بکرێت و بنووسرێتەوە. بەڵێ جا ئەوە حەقەتەن ئەوەی عەتاری نیشابوری ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ ئەی موسڵمانن وا بکەن لە شارەکانتان لە وڵاتەکانتان کەسێکی ناموسڵمانی بێگانە بێتە ناو شار پێویست نەکا لە ڕێگەی منارەوە بزانێ خەڵکە موسڵمانن با پێویست نەکا دەنگی ئەڵڵاه ئەکبەر بە ئینجا بزان موسڵمانن بەڵام کاتێ هاتنە بازار تووشی شۆک بن ئەرێ و دەستپاکێ چییە؟ ئەوە بانگ ببینن بانگ ببینن نەک بانگ ببیستن باشە ئەوان لێبێ کە ئەبینێ ئەو هەموو دەستپاک درۆ ناکەن فێڵ ناکەن یارمەتی دەری خەڵکن دزی نییە قۆڵبڕی نییە سوێنی درۆ نییە ئەرێ باشە ئەو چ ملەتێکن لە سەردەمی تیرۆر و لە سەردەمی تۆقاندن و لە سەردەمی بەرژەوەندی تەسک و ینی مەساڵیحی وڵاتە زلی هێزە کاولکەرەکانە ئەوە ئێوە فریشتەن یان مرۆڤنێەوە پس پێم بڵێن ئەو پەروەردەیەکیان ئەو کاتە هۆلاکۆ کە بەداگیرکاری هات بە موسڵمانەتی گەڕایە ئەم ئەخلاقە دروستی نەکرد کە لە کاتێکا کە موسڵمانان زۆر داڕوخاویش بوون لەو سەردەمەیە بالفعل تۆ سەورەکەی یەکەم شتە ینی وەکوەوەی ینی باسەکرێت کە دیۆرانت ینی ئەڵێ یەکەم جارە لە مێژوودا ڕوو بدا دەسەڵاتی داگیرکەر واز لە ئاین و ئایدۆلۆژیتی خۆی بێنێ داگیرکرا و ئاینەکەی ببەخشێ بۆ ئەوی وەریگرێ بەبێ ئەوەی لە کاتێکە تەسەوڕێکی ئیبن کەسیر باسی لە بیداوی نهایە باسی زەلیلی و داماوی موسڵمانان ئەو کاتێکە کە ئەو هێرشەی هۆلاکۆ ئەمانە هاتن مەغۆلەکان هاتن ئەمانە تەسەوڕکە هێڵە لە بەغدا طبعاً بوو بە شاری خوێن دارالسەلام بوو بە شاری خوێن جارێتن ئینشاءالله خوای گەورە بیگێڕێتەوە بیکاتەوە دارالسەلام ئەفەرمێ جوندیەکی ئەوانە هات داگیر کرد ئەیبینی سەرەکە مەجموعەتی موسڵمان وەساون ئەویتی ئەو موسڵمان لێرا وەساون دەبوەسن چەکم پێ نییە شمشێرم پێ نییە نەجوڵێن ئیتر ئەوانیش نیانەوە ڕافزە بکەن لە جێی خوا ناوەسان بۆسم با بچم شمشێر بێنم لە ملتان بم لە گرتەنەمە نیانەوێ ڕابجوڵێن لەو زەلیلیە اینجا دوای ئەوە هیچ هێزێکیان نەماوە لە کاتێکە ئاینی کریستیانەکان زۆر دەستیان باڵا بووە باشە بۆ ئەمان ئێن ئاینیەوان هەڵەبژێتن من حتا سەردانی هەنێ وڵاتم کردووە سانی ئیشی تەسەورەکەن تەتارەکان ینی بوونەتە خزمەتکارێکی ئەم دینە باوەڕ هەبێ چوومەتە هەندێک سنتەری تەتارەکان ئەوانەی کە جیهانی ئیسلامیان داگیر کردو موسڵمان نەبوون دوای موسڵمان بوون سنتەری مانخوازیم بینیوە هەر تووشی شۆک بووم لە فنلەندا بۆ نمونە چوومە سنتەرێکیان یەک باڵەخانەی گەورە لە یەک سنتەرە اینجا باسییان کرد ئەو کۆڵانانە ئەو دوکانە هەر هەمووی ئەوانە هەمویانەوە چۆنەتە فنلەندا و چۆنەتە ئەوروپا و چۆنتە ئەمریکا بانگەشە بۆم دینەکەن
بانگش بۆ دینەکە جا بەچی ئەکرێت سبحان الله سری ئاەتەکە فەرمێکی ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا دعوة كي بعملي صالحك دوايو كعملي صالحك إنجال مسلمان وقال إنني من المسلمين چکاتی على من مسلمانم دوايو عملي صالحي كرت خلق برسياري عن كرت أو عمل صالح أو كرد وشاك جوان أو جوانية اللي كوي هنا اللي كاك من مسلمانم ئێمە وەکو کوردستان بەشی زۆرمان لە مامۆستای ئاینی ئەو خێتابەی کە لە بڵین سعودیاوە هاتووە بە ناوی سەلەفیەت و قورئان و سوننە کە عەقڵی داخستووە وەلاشتان معلومە کە بڵین مەلیکی سعودیا بەڕەسمی ئاماژەی بەوە کرد کە ئێمە لەژێر چەتری هەیمەنەی ئەمریکا ئەو جۆرە پەیڕەوەمان کردووە ئینجا ئەوە بە واستەی ئەو نامیلکانە چونکە بەشێکی زۆرمان لە مامۆستایانی ئاینی ناخوێنینەوە هەوڵ دەدەین ئەو نامیلکانەی کە ساڵانە لە حەج و عومرە وەری دەگرین بین لێرە لە مزگەوتەکانە تەطبیقیکەین بە ناوی قورئان و سوننە هەموو شتێکمان لە خەڵک گۆڕیوە یەک لەوانە بەڕاستی ئێمە بە ظاهر هەڵس و کەوت لەگەڵ وشەکانی قورئان بکەین نەک بە مەقاصد نەک بە کاکڵ نەک بە ناوەڕۆک نەک بە ئامانج نەک بە ماهیەت ئەم ظاهریە ئەم جۆرە بیرکردنەوەی بە ناوی سەلەف کەمە بەڕاستی سەلەف لێی بێبەریە یا بە ناوی قورئان و سوننە عەقڵی مرۆڤەکان داخەی ئەمە بەڕاستی پاشەکشێکی گەورەی بە ئێمە کردووە و پاشەکشێکی گەورەی بە مامۆستای مینبەر و خەتیبەکان کردووە کە حەقی خۆیەتی مامۆستای مینبەر و خەتیب بێ بە خۆی دانیشی ئەو بابەتە مەقاسیدی و بابەتە فکری و بابەتە ماهیەت و کاکڵانەی کە لە قورئاندا هەیە بۆ سەردەمی خۆت بۆ ملەتی خۆت بۆ خەڵکی خۆت بۆ تاچی خۆت دایڕژیەوە هەندێکی زۆر باشە بەڵام هەندێکی تندرەوە هەندێکی میانڕەوە داوا لە هەمویان دەکەین باسی دینی ئیسلام بکەن ئەو خەڵکی بینەوەی بڵێ خوا هیدایەتی ئەو خەڵک بێتەوە سەر دینی ئیسلام نەبادە یەک تندڕەوە بیتن یەک میانڕەوە بیتن و بابەتی نوێ شتێک دێتە پێشێ دەربارەی ئیسرا و میعراج و کۆچ و هەشتێک بێتن ئەو بابەتە باسکە نەک حکومەتە داخڵ کابری ئەو بابەتە باسکە لەو وتارانەی کە لە کوردستانە هەیە ئەگەر لەو نمونە تەماشا بکەین احتیمالی هەیە بەلای کەم 1000 وتار یا 2000 وتار لە وڵاتی ئێمە هەبی لەو 2000 وتارەی کە جومعەیەک باز دەکەم هەیە لەوانەیە 1900یان باز لە یەک تەڕەفی لایەنی ژیانی ئینسان بکەن کە بەینی خۆت و خوایە ئەو بەینی خۆت و خوا شتێکی گرنگە بەڵام بە مەرجێک تێکەڵ کرابێ لەگەڵ بەینی خۆت و حەیات و لەگەڵ بەینی خۆت و بوونەوەر سیانەیەک هەیە سیانەیەک لە قورئانە کە مرۆڤە هەروەها ژیانە هەروەها بوونەوەرە ئەمە دەتوانم بڵێم غائیبە لە مینبەرەکانی مزگەوتەکانەوە کە دەڵێم غائیبە واتە ئەم هاوتەریبیە یا هاوسەنجیە لە بینی ئەو سێدا نەکراوە کە نەکراوە تاچی موسڵمان چی لێ دێ یەک ئاراستە دەزانێت کە بەس مەسەلەی خواپەرستیەکەی بە بەڕووتی نازانێ ئەدی باشە چۆن لەگەڵ ژیان هەڵسوکەوت کە بۆیە دەبینی ئێمە تەجروبەکانمان لەگەڵ ژیانە سەرکەوتونین مسادەمە زۆر لە حیاتماندا دروست دەبێت تێک ژیران دروست دەبێت تەناقوز دروست دەبێت سێ ئێمە لەگەڵ ئەم بوونەوەرە چۆن هەڵسوکەوت بکەین لە کاتێکدا ئێستا ئەوروپا باشتر حاڵی بۆ چۆن لەگەڵ بوونەوەرە هەڵسوکەوت کە چۆن ئەم هەموو گەوەرات و عەقڵ و فکر و داهێنان و پێشکەوتن و ڕۆشنبیری و ثەقافەتەی لەم بوونەوەری وەری دەگرێ لای ئێمە خاڵیە لۆ چونکە تاچی موسڵمان بە خیتابێک خیتاب کراوە بە تەوجیهێک تەوجیه کراوە کە بەردەوام بیر لە یەک حاڵەتا بکاتەوە ئەوش ئەوەیە دین عیبارەتە لە بینی خۆت و خوا لە کاتێکدا ئەمە غەڵەتە ئەم جۆرە خیتابە بەڕاستی کۆمەلگا بەرەو کۆمەلگایکی ئەلمانی دەبا زۆر فەرقی نییە لەگەڵ ئەلمانیەکە کە ئەو فەسلی دینی لە حیات کردووە ئەتوش بە هەمان شێوە وات کردووە کە بەڕاستی تاچی مسلمان فێر بێ بەس بزانی چۆن خواپەرستی بکە نەزانی چۆن لەگەڵ ژیانە هەڵسوکەوت کە بۆیە دەبینی لە عومرەی دێتەوە و دەچێتە مەعرەزی لەگەڵ ڕێزم تەمان من سبەیەکی دەڵێن قۆڵی خەڵک دەبڕێت چکۆ نازانین لەگەڵ ژیان هەڵسوکەوت بکە بۆیە دەبینی 5 فەرزە لە نێژی جەماعەتە و ڕۆژانە لە مزگەوتەکانە تا ئەم عەسری تەکنەلۆژیا و سەردەمە تازە هاتووە دەڵێ وڵای جاکا کە دنیا یعنی بڵین زەوی
خڕنیە بۆ وڵە کاکە بەردەغا ئەوچی دانێگە خڕبایە دەڕژە یعنی تەماشاکە ئەما لە سەدەی 21 ئەم عقڵێتە لە چی هاتووە لە لای کۆمەڵک لە مامۆستا ئاینی کە ڕژاندویانە بۆ ناو کۆمەلگا مناڵی مرۆ کەمی لەگەڵ دینە بەخۆ بۆشی کەمی لەگەڵ دینە واللهی بەبوونی ئەم فەیسبوک و ئەم ئەنتەرنێت و ئەحترام نازانێت تا من ماڵی 57م یەکێ لە ژوور خۆمەوە بۆە دانیشتە 1000 جا خاون ماڵەکە بوو ڕەت بە ژوور منم زاین و ئەختیارە پێشم ئەمە شوێنەکەم عیبی نییە لە شوێن خۆم ئیساش پا ئەنێتە پاتە ناڵێ عەفوە ناڵێ داوا لێبوردنەکەم وەڵای زنجیران کردە لە ملیان نیەت ڕێویشتنی کە شێرن عەلەسا زنجیر لە من سایشی کۆمەڵایەتی برایەتی نێوخۆی تۆزێ چۆن بەرەو باشتر بەرین ئەمە هەمووی گرنگە یعنی زۆر زۆر پێویستە بۆ مەلای مزگەوتەکان لە خودبەکانە باس بکرێ و ڕۆژانە یعنی ئەو هەفتەیە حدەسی ئەو هەفتەیە چی ڕوویداوە منە لەم باس کرێ باشەوە باسی برایەتی و تەبایی و ئەمانە وەڵی چێنە لە سوودی کۆمەلگایە کۆمەلگابان بەرەو پێشتر باسی خوێندن بکرێ ئەو خوێندنە ئەو تەلەبانە چۆن خوێندن تەواوکەن چۆن کۆمەلگایەکمان هەیە پڕ زانست و پڕ زانیاری بێت من هەڵەما کۆمەلگاکەمان بەرەو باشتر و سەرکەوتن ئابات. قرآن كاتك باسي دنيا وقيامت دكا دفرمي ايوه داوا بكن ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة هردو كان بيكسي غهناوا حسني دنيام دبي وكو ابن كثير لتفسير كي خويدا زور جواني ضل بو ام دعايا بيغمبر صلى الله عليه وسلم ركني يماني تا ركني حجر قتويتي ضل لبروي همو خوش كاني دنيتي دا همو تاكاني باش تشتي دا تماشاكا بيك هاوسنجي دوي ورا تماشاكا لقرآن دا زمي دنياي نهاتو إلا ليك حالض نبي أوش أويك مقارنيك بقيامت وأو كسانيك يشترون الحياة الدنيا بالآخرة أوانيك الدنيا بكاملي لباوش خوان كردوا آخرتي يعني بير كردوا أقرنا بونمونا تماشاي قرآنك خواذا فرمي جل شأنه زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام والحرث ذلك متاع الحياة الدنيا والله عنده حسن المآب حسن المآب باشا خاطر فرمي أوانا جاني دنيانا متاع يعني لذة أتود الله يهزني دو هذا فرميتي آزمي لك نخر أو عرضي دنيايا وصفي دنيايا باسي دنيايا متاع كان دنيايا شتيتي فطرية فطرتي إنساني همو بياوك بفطرة عزدك خزاني هبه وهمو آفرتي عزدك بياوي هبه وهمو آفرتو بياوي عزدك من داليان هبه وهمو بياوي آفرتي عزدك مالو سروتيان هبه مزرعيان هبه لخوشي دابن اگر تو ريلي بقري خطابك ما مستعيني شر لقل فطرتي بشري دواي تدفر مخوا جل شأنه قل أنبئكم بخير من ذلك للذين اتقوا عند ربكم بزانا أوانا باشن بلان بخير من ذلك لوش باشتر لو باشتر لبروا نورس عبارتي شي زور جواني هي دلي او لذتاني كتول الدنيا دا ديبيني تصويرك بو لذتكاني قيامت واتتو اگر او لذتاني تصوير نبي لميش كد او بروش قيامت جنابي استما مستعيني بو خطابي واي كردوا خلق نيتا مزقوت جيمان لي رانقري نيتا استا زور جنز لي بپرسد دلي اگر واجب نبي ناس ما مزقوتي بو جبزانا ده فرميه المال والبنون زينة الحياة الدنيا مالو من دال زينة جوان كاريا حمو تاچه كديتو مالي باوج لمن دالا كي دقري لبرو جوانا روناچي تاويتي ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين ايو تاخوا ده فرميه داواب كان كروناچي تاوتان بدمي لولا ودلو هيچنيا مال هيچنيا من دال هيچنيا جان هيزنيا سيارة هيزنيا خانو هيزنيا مزرعة هيزنيا حمو هيزنيا دوايدا فرمي خوادا فرمي يعني المال والبنون زينة الحياة الدنيا والباقيات الصالحات خير او هيا باشا زينية جوانية ضلت بيخوشة بلام او خيري باشترا لينا ما بس تمشي كما مستعيني ضل الدنيا هيزنيا ولا خلق دكا كخلق وات تصور كإسلام عبارة لبرسيتي
لە نەبوونی طبعاً وەش لە سەلبیاتێکی تری خەتەری ئەم بابەتە چییە؟ ئەوش ئەوەی وە لە خەڵکی مسلمان دەکا ئیش نەکە، هەوڵی اقتصادێکی بەهێز نەدا، هەوڵی ماڵ و سەروەتێکی بەهێز نەدا و لەگەڵ فطرەتی خۆی ڕۆژانە شەڕیەتی چونکە لۆ ويحبون المال حبا جما، يعني ئینسان بە فطرەت ماڵی خۆش دەوێت، ئەمە فطرەتە، تۆ دەتەوێت شەڕی بینی فطرەتی بەشەری و فطرەتی ماڵەکە دروستکەی. نا وەکو قورئان هاو سەنجی ڕاگرتووە دەڵێ ماڵ زۆر گرنگە، بەڵام ولا تنسى نصيبك من الدنيا وأحسن كما أحسن الله إليك، وانيا بەڵام ولا تبغي الفساد في الأرض. ئێوە قاعدەکە قورئان بۆی داناوی بۆ دەسی زەمی ئەم بابەتە دەکەی. لە ئەڵمانیا بینیم دوو حاڵەتی زۆر سەرنجڕاکێش. یەکێکیان گەنجێکی حەلەوی بوو، سووری، گەنجێکی سووری، تەمەن 22 ساڵشێکی ئاوایە. طبعاً هەنێشت هەیە دانراوە بۆ ئاوارە و بۆ خەڵکی محتاج دانرێ، یعنی خەڵک ئازادە توانی بیبە. ئەویش تازە چوەتەوێ ئاوارە بووە لە سووریا و وێرانکاری وەجێشتۆ ڕۆژوتە گەشتە ئەڵمانیا. پێویستی لە ژوورەکە پێویستی بە کانتۆرێکەوە بۆ جلو شتیوە. سرکە ئەو جێگەی کە بۆ یارمەتی خەڵک دانراوە کانتۆرێک دانراوە کۆن، چی بەخوا مەخۆ کەسیش نایبە، ئیتر بردبووی، ینی بۆ هەموو کەسە توانێ بیبە، بردووی بۆ ماڵەوە. کە یباتەوە بۆ ماڵەوە ئەیوێ چاکی بکاتەوە، چەکمەجەی کانسێرەکە چەکمەجەکە ئەکاتەوە چاکی بکات، اینجا سێرەکە دوو تەختە بەسەریەکەون لەسەری چەکمەجەکە، تەختێکیان لێ ئەکاتەوە ئەڵێ بۆ تەختە بە ئەو تەختیان لا بە مۆیەکیان بمێنێتەوە لە بەرەو جلی زیاتر بگرێ، کاتێ تەختەکە ئەکاتەوە توی شۆکە بێ. سرکە پارە لەگەڵ دەفتەرێکە بە 15 دەفتەری یۆرۆ بە چەکێک لەگەڵ و پارە هەگەهۆ کەیتۆ 15 تا 16 دەفتەری یۆرۆ ئەکات. ئەخرەمە بە خەونیش نەیبینی وشتیوە، بە خەونیش نەیبینیوە. خوای ئەمە فرایان ناوە داناوە بۆچی؟ بۆ خەڵکی بیبکات. بەشە منیش بردوومە کامرێت چاودێریش ئاگەی لە من نییە، بیشی بەم هیچ کێشەیەکم توش نابێ. بەس بیرم کردەوە گەر خوای گەورە پرسی لێکردم بۆ نەتگێڕایەوە بۆ نکەی پۆلیس و لە بەرەو خاونەکی بدۆزنەوە بڵێم چی. ڕۆژ ئەڵێ تەقەممە لە بنکەی پۆلیس و سەردانم کرد و شتی وتیان شێتی تۆ بڕۆ دەریان کردم باوەڕیان نەکرد. کاتێ تحقیقان سەرکەم وتیان لە تاریخ و مێژووی ئەڵمانە تایزە مەبلەغی وا زۆر نەدۆزراوەتەوە بی تەسلیمانکردنەوە. ئەمە تۆ چیت؟ ئێسش بە زمانی ئەڵمانی و زمانی ئینگلیزی و زمانەکان لە یوتیوبە مقابلی لەگەڵا کراوە، ئەڵێ لەبەر دوو شتم کارم کرد. یەکەمیان لەبەرەوەی ئێوە چاکەتان لەگەڵ ئێمە کردووە نابێ چاکە بە خراپە پادەش بمەوە، دوو پێغەمبەریش فێری کردم لە هەر جیەکا بم دەستپاک بم. لە ئاخرۆڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم کردەوە جوانەکان پێپشانەدا. باشە کەسێکی دیکەش بەڕەچەڵک ڕووسی کە یان ڕەگەزنامەی هینی وەرگرتووە جنسی ئەڵمانی وەرگرتووەمانە ئەچێتە دادگا دان بە دوو دزیا ئەنێت، دان بە دوو دزیا ئەنێت، دوزیەکەی زۆر کۆنە، یەکیان باڕێک بووە پێویستی بە مەشروب بووە چووە لە باڕەکە دووسێ بەتەڵ ویسکی و شامپانیە و ڤۆدکا و نازانم چی ئەوانەی دزیوە لەبەرەوە بۆ خۆی بیخواتەوە. لە دوکانێکی دیکەشە سۆپەرمارکتەکانی ئاڵدی یعنی ڕۆشتووە لەوێش هەنی خواردنی دزیوە بە شێوازی دزیوە کە کامێرەی چاودێری نەیگرێت. ئەمە چەند ساڵ لەو پێش باش ئەڵێن ئەی باشە بۆ خۆمان ئێمە هەرتومان نایدۆزیەوە چی وای لێ کردی؟ وەڵڵا تازە موسڵمان بوو، تازە موسڵمان بوو، پیان وتمە بێ کە موسڵمان بوو تەوبە بکەی لە هەرچی گوناتەیە. بیرم کردو ئەوەی کە مافی خەڵک بێ دوو دزی کردووە بۆیە منیش ئیسلامەکە وا فێری کردم. باز من سوپاسی دادگای ئەڵمانی شەکەم بزان وەکو مرۆڤێک مرۆڤ دۆستانە سەری ئەو دۆسییان کرد لە بری ئەوەی کە زیندانی بکەن سزایەکیان نا وتیان تۆ ئەو دزێت کردەوە، بەڵام چونکە ئەو نە مرۆڤ دۆستی ئەو نەپاکی ئێستا تەوبەت کردو بەدەستی خۆت ئاشکرا کردووە ئێمە ناتکەینە زیندانەوە. بەڵام 200 کاتژمێر دائەنین هەر ڕۆژێک دەرفەتت هەبوو بڵێ ئەمڕۆ دەرفەتمێ، ئەمڕۆ سێشەمە چوارشەمە پێنجشەمە دەرفەتمێ کاتژمێرێک کار بکەم بۆ ئێوە. ئێمە شەڵێن بڕۆ چارەخانە کاتژمێرێک لەو چارەخانە کار بکە چارەخانەکە پاک بکەرەوە نمونە 200 کاتژمێر کار بکات تاو ومافەکەتە باشە
ئەمەیە بەڕاستی لە دواوە بڵێ وەقالە ئینەنی من المسلمین. خاڵێک کە ڕەنگە زۆر جار قسەی خەڵکە چکە مقابلی خەڵکمان زۆر کردووە لە سەر وتار و لەسەر مامۆسایان و لەسەر وتار بێژان وەکو جەناب فەرمی نمونەی زۆر جوانمان هەیە لە کوردستانی خۆشەویستەکە مامۆسایان دەور و کاریگەری زۆر باشیان هەیە لە هەموو بوارەکانی ژیانە بەس ئایا گلەی خەڵک بەشێکی ئەوەیە کە هەندێک جار مامۆسایان تووشی ئەو تۆمەتە ئەکرێنەوە کە لیمە تەقولون ما لا تەفعلون ئایا ئەمە خاڵێکی سلبی نییە بۆ ئەوی کە جاری وایە مامۆسایە وتارەیە خەڵکەکە خۆی لە خوارەوە کە گوێ لە مامۆسا ئەگرێت سقی بە قسەکە نییە بە هینەکە نیە لەبەر تەسیرەکەش ناکات ئەو کاریگەریە ناکات ئایا ئەمە کێشەی گەورە نیە لە خوتبەیە؟ طبعا هەر خطابەکەی قورئانی تەماشا بکەین قورئان دەفەرمێ ئەیها الذین آمنوا لما تقولون ما لا تفعلون کەواتە لێرە خطابەکە لەگەڵ ئیماندارانە لەگەڵ کافر و منافقان نییە چکۆ صفەتی طبیعی کافر و منافقان ئەوەیە کە مخالفەی قسەی خۆیان دەکەن بەڵام لێرە کە ڕوو لە ئیمانداران دەکات دوای دەفەرمێ کەبوڕە مەقتەن کەبوڕە مەقتەن عند الله لەبەرەوە بەڕاستی سەلبیاتی زۆرە. دوو بەفعلی ئەم گلەیە خەڵک بەڕای بەندە لە شوێنی خۆیدایە ئێمە زۆر شت هەیە گوتومانە بەخۆمان تەطبیقمان نەکردووە. یەکێک لەوانەی کە باسم کرد ئەو بابەتەیە کە ئێمە بەردەوام دەڵێن دنیا هیچ نییە و پێغەمبەر برسی بۆ عەلەیهی سەڵات وسەلام بەڵام هەفتانە لەوانە چەند جارێک بەخۆمان بەڕاقەتترین خواردن داوەت بین و سیارەکانمان زۆر ڕاقی بن و خانوەکانمان زۆر ڕاقی بن ئەو کەسەی کە جێی گرتووە گەنجێکە کە تازە خێزانی پێک نهێناوە ماڵی پێک نهێناوە هێشتا تەعین نەبووە کۆمەڵک مەشاکلی هەیە دەیەوێت جهدێک سەرفکە هەوڵێک سەرفکە تۆ بربەست بووی لە ڕێی ئەو لە کاتێکدا بەخۆت و بە ماڵ و منداڵەکەت لەو پەر ڕەفاهێتە ژیاون بڕاستی ئەمە ناواقعیشی دروست کردووە ناهاوسەنجێکی دروست کردە لە بینی مامۆستا و لە بینی خەڵکە بۆیە خەڵک ئێستا بە زۆر وەکو دەڵێی زۆر لە خۆی دەکا ئەو جەدێتە مزگەوت. ئەمە یەک. دوو بەڕاستی ئەم خێتابە میثالیانە زۆر جار هەیە ئێمە لە چوارچێوەی خوڕافیات و میثالیاتدا خێتابمان دەرخستووە کە واقعەن پێچەوانەیە هەر شتێک خێتابێک پێچەوان بنمونە گەنجێک لە زانکۆیە کە لە زانکۆیە کۆمەڵک مەشاکلی شوبهات و شەهواتی هەیە کۆمەڵک مامۆستایان خزاندوتە ناو زانکۆکانە لە ناو زانکۆکانە بەردەوام خەریکی وروژاندنی کۆمەڵێک شوبهاتن ئەو گەنجە دەناڵێنی بەدەم کێشەی شوبهاتەوە یا لەو لاوە شەهوات بە خۆت دەزانی مەسەڵەی ئافرەت و مەسائلانە بەڕاستی لە دنیای تەکنۆلۆژیاتدا گەیشتە لووتکە ئەوەندە سنووری بەزاندووە ئەم گەنجە دەیە خۆی پارێزی دەیەوێ بەڕاستی دامەزراو بێ بەڵام کاتێک دێتن لە مزگەوتێدا دەنیشی ئەو گەنجە بە دوای چارەسەری خۆیدا دەگەڕێت چۆن هەڵسوکەوت بکات لە زانکۆ چۆن هەڵسوکەوت بکات لەگەڵ کۆمپیوتەر چۆن هەڵسوکەوت بکات لەگەڵ فەیسبوک چۆن هەڵسوکەوت بکات لەگەڵ چات چۆن هەڵسوکەوت بکات لەگەڵ ئینستاگرام و باقی بابەتەکانی تر ئەو دەیباتەوە تاریخێکی دوور و درێژ و دەرێوەرە تو بەس شەونێژە بکە بەش زکری بکە بەس عیبادەت بکە هەموو شتەکان بۆ حەڵ دەبی لە کاتێکدا قورئان وای نەفەرمووە قورئان سەرەتا هاتووە ئەرزیەیەکی فکری تەسەووری جوانی بۆ داڕشتووە سەرەتا فکرەیەکی تەسەووری بۆ داڕشتووە ئەو فکرە تەسەووریە چی لە ئینسان دەکا لە ناخی خۆیدا لە مێشتی خۆیدا بەرنامە و پرۆژێکی بۆ داڕشتووە دوای هاتووە دایڕشتووە بۆ دڵی لەوێش جێگیری کردووە ئەو جاهاتیە بە عەمەل تەطبیق کردووە ئەخر ئەو گەنجە بە کۆمەڵێک کێشە و مەشاکل دەناڵێنی ئەتور لە ماڵی دانیشتووی ئیشت نییە بەس خەریکی زکر و عیبادەت و دەرسی دەتەوێ وەکو توی بیرکاتەوە نە دەبێت تۆ سەرەتا بناغەیەکی فکری بۆ داڕێژی واتە ئەم ئیسلامەی لەلا عەزیم بێ ئەم دینەی وەکو منهەجی ژیان تەماشا بکە ئەو دینەی وەکو منهەجی چارەسەر بۆ هەموو سێکتەرەکانی ژیانی ئەو گەنجە تەماشا بکە ئەو جە دەتوانێت ڕوبەڕووی ئە بابەتانە بێتەوە بەڵام بەس بە تەنها ئیلا ئەتو وەڵە کاکە بڕۆ بەس زکری بکە هەموو عیلاجەکە نا زکر جزئێکە لە ئەو بڵین گشتیەی لەو منزومە گشتی ئەگە منزومە گشتیەکەت بۆ دانە مەزران ئەو گرفتەی دەبی خاڵێکیکە لەو خاڵانە ئەوش ئەوەیە بۆ نمونە ئەمە لە عەسرێکدا دەژین کە عەسری ململانەی فکریە بەتایبەتی ئەلمانیەت هاتووە جیهانی ئیسلامی داگیر کردووە لە جیهانی ئیسلامی غەزوێکی فکری گەورەی کردووە تۆ هاتووی
فەرق ناکەی لە وتارەکەی ئاینیت مامۆستا ئاینی لە بینی عەقیدە و کتێبی عەقیدە. کتێبی عەقیدە جیاوازە لەگەڵ عەقیدەی. ئەو کتێبانەی کە بۆ عەقیدە نووسراونەتەوە ئەوە تێگەیشتنی ئیمامەکەیە بۆ ئاەتەکانی عەقیدە. دەبێت تۆ بۆ نمونە هەموو کتێبەکانی عەقیدە جاران بڵێن معتەزیلەی تێدایە، خەواریجی تێدایە، ئەو مەسائلانەی تێدایە. ئەمڕۆ نەمعتەزیلە ماوە نە خەواریجێک لە هەموو کوردستان گەڕی خەواریج و معتەزیل چی نابیدەوە. ڕاستان دەکەس ناوێن دەین وڵا ئەوەکو خەواریج وای، بەڵام ئەمە منطقی نییە. لۆر چونکە هەر ئایدۆلۆژیایەک لە سەردەمێک کە دروست دەبێت ناوی خۆی هەیە. ئەمڕۆ علمانیەت هەیە، ئەمڕۆ لیبراریەت هەیە، ئەمڕۆ ماسۆنیەت هەیە، ئەمڕۆ بەڕاستی مەسەلە ئەو مەسەلە عەسریانە هەیە کە ئێستا ململانێمان لەگەڵ دەکات. لۆ نایی مامۆستای ئاینی بە وردی تیشی بخێنێتەوە سەر ململانەی نێو فکری علمانی فکری ئیسلامی. سەبارەت بە خودبە وەکو گشتی بەڕای من خودبە ئەوەی کە کاریگەری نەماوە لەسەر گەنجانی ئێمە بە تایبەتی بۆ دوو هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە. ئەویش یەکەمیان هۆکاری ئەوەی کە خودبە لە زانست بە گشتی جیاکراوەتەوە و مامۆستایانی ئاینی ئێمە بە گشتی لایەنە مەنتیقیەکانە زۆر زایفن. ئەمە ژوای کردو خودبە تقریبا لە لۆژیک و لە فەلسەفە و لە زانست جیا بکاتەوە کە بەش هۆکارێکی سەرەکیە کە خودبە بۆ شێوە زایف بۆ لە کوردستانە و کاریگەری زۆر کەمی لەسەر گەنجان هەیە. من قوتابێکی زانکۆ دقەتی گەنجان هەیە، برادەرەکانم هەم کە لە زانکۆیان هەن کاریگەری خودبەیان زۆر کەم لەسەر دیارە. ئەو شێوە وازحە نیە، ئەو بەش بەڕادێکی پێویستە کە گەنجان پێویست ئاگاداری خودبە بن. هۆکارێکی سەرەکی تر بەڕای من کە خودبە زعیفە لە کوردستانە ئەوەیە کە مامۆسانی ئاینی تەشیدی زۆر بەکارێتن، زمانی ڕقیان زۆر لە هەندێک کات لە هەندێک بوارە کامەش بۆکاری سەرەکی کە گەنجان گویان لێ نەکرن یاخود تا ڕادێک متەئەسر نەبن بۆ بەسەکانیان کە مامۆسایەکی ئاینی کە وشەی ناشرین بەکارێنێ ئەمەتەوە کارەوەی کە خودبەی ئاینی زۆر زعیف کات لەماشەوەیە. بۆکو خۆم سەراحەتەن بە خودبەی ئاینی هیچ استفادەیەکی ئەو تۆ ناکەم. تەنها ئەڕۆم بەزۆک و فەرزێک جێبەجێ ئەەکەم و دێمە ماڵەوە و گوێ لە ئەدنان ئیبراهیم ئەگرەمێکە لە زانەگەورەکانی لە دەرەوە ئەژیت، مامۆسایەکی ئاینی زۆر گەورەی و زۆر زیرەکە لە ڕووی زانستی و ئاسێکی توانایەکی زۆر بەرزی هەیە. ئیسفادەی زۆر لەوەکەم کاتەکانم تقریبان بۆ زیاتر بەسەر بەم و ئیسفادەی زانستی لەوەکەم ئیسفادێکی دیش لە هەمان کاتە. تەماشا بکەین ئەگەم کۆمەلگا و مجتەمع پاشەکشەی کرد دیارە مامۆستای ئاینی و مینبەر پاشەکشەی کردووە. دوو حەقی خۆیەتی ئێمە وەکو مامۆستای ئاینی بەسە بە ئەتراف بکەین کە لە پاشین. سێ حەقی خۆیەتی ئێمە خۆمان بە مقەدەس نەزانین و ئەو جۆرە تەقدیسەی کە داومانێتە خۆمان لێ دوورکەوینەوە چکۆ لە سەیسابی دین و لە سەیسابی ملەتە. چوار بەڕاستی حەقی خۆیەتی ئێمە بڵین هۆکاری نەبوونی نەهزەی کۆمەلگا ئێمن چونکە گەمامۆستا ساحبەتی نەهڵە بکە ئەو کۆمەلگەوەی نایە. پێنج و خاڵی کۆتایی ئەوش ئەوەیە کە ئەم حاڵەتە ناتەندروستەی کە ئێستا بەسەر ئێمە داهاتووە باری هەرە قوڕس لەسەر شانی مامۆستا ئاینی. بۆیە ئیبن بادیس ڕەحمەتی خوای لێوی کە لە جەزائیر سەوڕەی کرد فەرمووی ئەگەر دەتەوێ کۆمەلگا چاکەی بڕۆ مامۆستا چاکە، عولەما چاکە، عولەما چاک بوون کۆمەلگا چاک دەبێت. بۆیە دەبێت ئێمە چاک بین. داوایەکە ڕەجایەکە یەکەم جار بۆ خۆمی گوناهبار و بۆ هەموو موسڵمانێک تخوا باوا بکەین سبەینێ ئەو پێغەمبەر نازدار عەلەیهی السەڵات وەسەلام ئێمەی بینی باوشی گەرمان پێ بکە شانازی بکە بە ئێمەوە. تخوا با کەم ئیتر لەوە زیاتر داخ بکەین بە دڵی گەورەی و پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. تخوا ئەو دڵە گەورەی پێغەمبەر با بەشێک لەو گەورەیە وەربگرین بخینە دڵمانەوە. با ئەو دڵە گەورەی کە سێری کە بزانە چ دڵێکی پەروەردە کردووە ئەگەر کەسی بڕوادار ئەپاڕێتەوە ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا. خوا یەک تۆسقاڵ ڕق بەرامبەر هیچ بڕوادارێک لە دڵمانێڵی ئاخرەمە لەکوێ و فتوانەی لەکوێ فتوادا ئەبێ ڕق لە فڵان مامۆسانی ئەبێ ڕق لێبێ بێ دوعای لێ بکەی تۆ ئەپاڕێیتەوەڵێ ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا لو شفتوا دي برقلي تخوا چەند جار دڵی پێغەمبەر برینارەکەین بەوە صلى الله عليه وسلم. خۆی گەورە بۆ دەرسەوە. با هەوڵەکانمان ڕاست و تۆکمە و یەکلایی بکەینەوە بەوەی کە دڵمان ڕازی بکەین بە ڕەضیت بالله ڕەبا
وبالئیسلامی دینا وبمحەممەد نەبیەن وەڕەسوولا. ئەگەر وانەکەین دڵمان تیاچێت و ئێمەش بە دوایدا. وتنێک لە دڵەوە بوو وەک هەنگاو و ڕۆشتنی ناولمی کەناری دەریای لێدێت کە دەنگی نییە بەڵام شوێنەواری گەورەی هەیە. ئیترە و کات پێڵاوت نابێ. دۆستە ڕاستەکانی خوا هەچ کاتێک نمونەی سەلاحەتێکیان بهێنینەوە بیخینە ناو باس و کۆڕی چاکباسان دڵ زیندووە کاتەوە. خێرا خەڵاتەکرین بە یەکێک لە شادومانیەکانی دڵ و ئیمان. ئەوەش بەهۆی هێزی نهێنی ئەو کەسە لە خزمەت حەق تەعالایە دروسە بێت. بارستایی ڕازگۆیی ئەو کەسە ئەمە دروسەکات لە زەمەنی کەمبوونەوەی ڕازگۆکانە. مەولانا بەدرەدینی حەسەنی قەدەس الله سره الکەریم وەلی و خاسە پیاوی لای خوا بوو کە زۆر دڵسۆز و خەمخۆری خەڵقی خوا بووە. هەرگیز گەردیلێک ئیمانی هیچ مرۆڤێکی فرامۆش نەکردووە و زاتی دڵتۆرانی دوور لە دینانیشی نەبووە. ئەوەی خوا مؤەیدی بێت کەس ساڵ نابێ بەسەریە. دەستی دەخستە ناو عەباکەیەوە هەتا نەهێڵێت کەس ماچی بکات. بە تەواضوعێکی خوڵقی و ڕەبانی ئەمەی دەکرد نەک بە تەسەنوع. خۆی لە هیچ ئیماندارێ بە باڵاتر نەدەبینی. هەرچەنێ عاسی و گوناهباریش بووایە ئەو کەسە ئەوی لە خۆی بە باشتر و چاکتری لای خوا دەبینی. ئەولیا و عولەمای ئوخرەوی بەم جۆرە بوون. پیاوێ هاتە خزمەتی وتی واللهی قوربان زۆر تۆم خۆشەوێت. شێخ حەسەن فەرمووی واللهی منیش تۆم خۆشەوێت. کاتێک کابرا ڕۆشت وتیان قوربانە و پیاوە جوولەکەیە. فەرمووی کێ دەڵێ بە جوولەکایەتی ئەمرێت؟ کوڕی من دڵەکان بەدەستی خوای گەورەون هەتا لە ژیانا بین نابێ لە خۆمانەمین بین. خوای گەورە عاقیبەتی ئێمە و ئەوانیش بەخێر بگێڕێ. جوولەکە و مەسیحی و دروز و مسلمانان هەمویان خۆشیانەویست. گەورەزانا و قەشەکانی وڵاتی شام لە مەجلیس و دەرسە ئیمانیەکانیە دانیشتن و دەیانوت قوربان واللهی خۆشەویستی تۆ ئێمەی کە من کێشی لای تۆ کردووە. ئەویشەی فەرموو واللهی منیشێوم خۆشەوێت. ئەو وەلا و بەڕایی بە کوشتن و بڕین و کافرکردن و فاسقکردن نەدەبینی. بە تەقانەوەی ماڵی خوا و کوشتنی میوانەکانی ماڵی خوای نەدەبینی. لە ڕۆژێکی جەژنە بە یەکێک لە قوتابیە ناوازەکانی ئەڵێت کام قوتابیە زانایەکی عەمامە بەسەری جبە و مێزەر لەبەری نورانی زۆر جوان بووە. ئەڵێ کوڕی خۆم ئەم پارەیە بەرە بۆ فڵان شوێن بۆ ماڵی خراپەکاری کە شوێنی داوێن پیسی بۆ ئافرەتانی لێبووە. پیان و تۆ بەیت العمومی. ئەویش ئەڵێ قوربان چۆنی بچم بۆ ئەوێ؟ بیبم بۆ ئەو ماڵانەی کە ئافرەتە خراپەکارەکانی لێیە؟ چۆن بچمە ئەو ماڵە بەم جبە و مێزەر و عەمامە و خەڵکم ناسێ؟ ئەی خەڵکی چیڵن بە من؟ وتی کوڕی خۆم ئەوە بکە کە پێتیڵێم. پارەکەش پارەی تایبەتی شێخ بەدرەدین خۆی بوو چکە باوکی و بنەماڵەکەیان زۆر دەوڵەمەند بوون و تاقانەی باوکی خۆیشی بوو. فەرمووی بچۆرە ئەو شوێنە و لە دەرگاکەیان بدە کە مۆڵەتیان دای بچۆرە ژوورەوە و ئەم کۆمەڵە کیسە پارەیە بدە بەو ئافرەتانە هاچیەکیان کیسێکی پێ بدە. پیان بڵێ ئەمە دیاری بەدرەدینە بۆ ئێوە تەنها ئەوەندەی لە ئێوە ئەوێت دوعای خێری بۆ بکەن. بەڕاستگۆیانە ئەم داوایی لێکردن. ئەم زانایە ڕۆشت و لە دەرگایدان و هاتن و کردیانەوە و بەلا قرتی و پێکەنینەوە وتیان فەرموو مامۆستا لێت هەڵە بۆ یاخۆت؟ فەرمووی نەخێر خوشکەکانم بە هەڵە نەهاتووم. ئەم کۆمەڵەکی سەپارەیە بۆ ئێوە هاتووە بۆ جەژن سەرفی بکەن. وتیان بە خۆڕایی بۆ ئێمە؟ وتی بەڵێ دیاریە. وتیان دیاری کێیە؟ فەرمووی دیاری شێخ بەدرەدینی حەسەنیە. ئافرەتەکان داچڵەکین و ماوەیە بێدەنگ بوون. وتیان جەنابی شێخ بەدرەدین گەورەمان گەورەی ئەم شار و وڵاتەی ئێمە ئەم پارەی بۆ ئێمە ناردووە. دەستیان کرد بە گریان. اینجا ئەم زانایە فەرمووی تەنها یەکشتی لە ئێوە ئەوێت دوعای خێری بۆ بکەن. ئافرەتەکان وتیان شێخ داوا لە ئێمە کە دوعای خێری بۆ بکەین. دەنگی گریانیان بە تەواوی بەرز بوویەوە. هەمویان تەوبەیان کرد و ئەو دەرگای خراپکاری تیا ئەکرا و فەسادی تیا بەرزە بوویەوە و خێری تیا نەبوو بۆ هەتایە داخرا بوونە کۆمەڵە ئافرەتێکی خواناسی مسلمان. ئەم ئاکارە بەرزە هەڵوێستی تەنها چەند سەعاتێکی 90 ساڵ پێش ئێستای زانایەکی ئوخرەوی ڕەبانی
وەک شێخ بەدرەددینی حەسەنی بووە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێت.